چەند ساڵ خزمەتمان کردووانە بێژیمان کردو و خزمەتی ڕۆڵی وڵاتەمان کردووە بەڕاستی لە ئێستاشا هیچ بیانوێک نییە بۆ ئەوی ئێمە دانەنێنەوە. من ئێستا لە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانیم لێرە ژمارەیەک لە مامۆستایانی وانەبێژی دوورخراوە گرت بوونەتەوە و پەیامیان هەیە. من بۆ ئەمە بەس ئەسمەلایەکێک لەو مامۆستایانە مامۆستا ئەگەر بێت ئێرە سڵاو لێبێت. سڵاو لە تۆش. مامۆستا ئێوە لە کێوە لە ئەرکەکەتان دوورخراون؟ من بۆ ماوەی 2 ساڵە بێت دوورخراومەتەوە. داواکاریتان چییە؟ داواکەین ئەو بڕیاری کە حکوومەت یاوێتی کە مامۆستایەکی زۆر خانەنشین بکرێت فەراخێکی زۆر لە خوێنگاکان دروست ئەبێت داواکەین لەجێ ئەوان دامانێنەوە بین بەگرێ بەست. باشە دەست خۆش بێت. ئەمەی کە بینن گربوونەوەی مامۆستایانی وانەبێژی دوورخراوەیە لێرە گربوونەوە و پەیامیان هەیە. مامۆستا سڵاو لێبێت. بەخێر بێت زۆر سپاس. ئێوە لە ئەگەری جێبەجێنەکردنی داواکاریەکانتان هەڵوێستان چی دەبێت؟ وەڵام بەردەوامە بین ینی کۆڵناین هەتاگەین بە حەق و مافی خۆمان ئێمەش وەکو هاوپیشەکانمان چەند ساڵ خزمەتمان کردووانە بێژیمان کردو و خزمەتی ڕۆڵی وڵاتەمان کردووە بەڕاستی لە ئێستاشا هیچ بیانوێک نییە بۆ ئەوی ئێمە دانەنێنەوە فراغاتێکی زۆر هەیە مەکتەبەکان پێویستیان پێمانە ئەفزەڵێتی جەبێ بۆ ئێمە بچکە ئێمە وەکو تەجروبەیەک تەجروبەمان هەیە چەند ساڵێک وانەمان وتۆتەوە. تۆ لە کێوە دوورخراویتەوە لە ئەرکەکەت؟ 5 ساڵە لە 2009ەوە لە 2009 یعنی چەند جارێک هاتووە مەرەڵێن بەسەر چاوەڕێکە تەلەفۆنێ بۆ ئەەکەین ئیتر نازام تاکەی چاوەڕێکن خۆ تەمەنمان هەمووی ڕۆی. ژمارەتان چەند مامۆستایە؟ 2000 بۆ 2500 مامۆستا ئەبین. زۆر باشە دەست خۆش بێت سپاس دەکەم. مامۆستا ئێوە هەڵوێستان چی دەبێت ئەگەر داواکاریەکەتان جێبەجێ؟ وڵای ئێمە سوورە بینە سەر داواکاریەکەمانە چینە بەردەم ئەنجومەنی وەزەری واز ناهێنی هەتاوەکو شتێکمان بۆ کرێ یعنی ئێمە چەندەهای چەند ساڵە خزمەتمان هەیە کۆمەڵێک مامۆستا هەیە وەک تقریباً بەزیاد لە 8 ساڵە دابڕاوە ئەمیش 8 ساڵ تەمەنێکە ئەی تۆ ئێستاکەنە تااقەتێکی توانایەکی ئەوە هەیە دەرز بڵیتەوە یاخود لە تااقەتوانایەکە تێ بۆ پیشەکەی خۆت 4 ساڵی ترم تااقەتوانای ئێستا نامێنێ. داواکاریتان چییە؟ داواکارین لە دکتۆر ئالان بێتە سەرخەت ئەم بڕیاری خانەنشینیە بۆ ئێمە دەرفەتێکە ئێمە لە پێشترین لە کۆمەڵێک بەشی تر یاخود خزمەتمان هەبوو بۆ ئێمە لە پێشترین ئەگەر داناناومان بۆ بکرێت بۆ ئێمە لە پێشترین. تۆ ماوەی چەندێکە لە ئەرکەکە دوورخراوی؟ 5 ساڵە خزمەتم هەبوو بێدابڕان داوامم کردو من دانەبڕاوم هەتاوەکو دوای تەواوبوونی داوام هەفتەیەک بڵێن 2024 مانگی 5 دوای تەواوبوونی داوام هەفتەیەک بوو داوام تەواو بوو پەیوەندی پێوەکراوتیان تۆ دوورخراویتەوە لادانەکەشت براوەتەوە بۆ مانگی 3 یعنی بۆ نییە موچەی مانگی 4 و 5 وەرگری کە داوامیشم کردبوو. هۆکاری دوورخستنەوەتان چی بوو؟ من باهین ئەوەی کە لەلایەن مدیرەکەمە پەیوەندی پێوەکرا بە شەوانم تەواو بوو بەڵام دوای تەواوبوونی داوام نەکرد بە شەوانم تەواو. ژمارەتان چەند مامۆستایە؟ وەزارەت ئەڵێ 12000 مامۆستا ڕێژەکەی زۆر بەرزۆکرە بە پێی و فۆرمیکەوان دابەشیان کردووە یعنی هەموو بەشێکە ساو ئەم فۆرمی پڕۆ کردووە بۆ ئێوان نزبەکە بەرزەوە بە بەڵام ئێمە خۆمان 2000 تا 2500 مامۆستای حەقیقی. زۆر باشە دەستەکان خۆش بێت. بەڵێ ئەوەی بینیتان گربوونەوەی ژمارەیەک لە مامۆستایانی وانەبێژی دوورخراوە بوو ئەوان ئەمڕۆ لە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی گربوونەوە بە نوێنەرایەتی نزیکەی 2000 بۆ 2500 مامۆستا و ئەوان داوای مافی خۆیان دەکەن و دەیانێت دووبارە بگەڕێنەوە سەر ئەرکی خۆیان.